ئایا ئەم موبایلی پۆکۆ بۆ ئەم ساڵ دەبێتە باشترین موبایل لەسەر ئاستی موبایلە ئازمام ناوەندەکان؟ وەرن با پێتان بڵێم ئەم موبایلە ڕوونمایەکی باش، چارەسەرکەرێکی باش و هەروەها کامێرایەکی باش و دوانە بڵندگۆ و پاترێکی باش لە خۆ دەگرێت. ئایچی دەربارەی نرخەکەی جارە نرخەکەتان پێ ناڵێ. سەرەتا با بزانین تایبەتمەندەکانی ئەم موبایلە چین، دواتریش دێنە سەر باسی نرخەکەی. دەگەڕێنە وڵاتان. سلاوی خوای گەورەتان لێبێ، من مەنسوور بڵباسم لە تێک پلسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ڤیددیۆیشتر لەگەڵتانین. لە ڤیددیۆ ئەمڕۆماندا باز لە زنجیرەیەکی نوێی پۆکۆ دەکەین، وەکو خۆتان دەزانن پێش چەند ڕۆژێک پێداچوونەوەی تەوامان بە مۆبایلی پۆکۆ ئێکسپێنس کرد. شایانی بازە کۆمپانیای پۆکۆ لە مانگی دوو ئەمساڵ بە فەرمی دوو مۆدیلی لە زنجیرەی ئێکسەکان ڕاگەیان کەویش ئێکسپێنس و ئێکسپێنس پرۆ بوو و بە ئەم ڕۆژ بە خۆشحاڵیەوە ئێکسپێنس پرۆ لە بەردەستی ئێمەدا بۆ پێداچوونەوەیشی تەواو بۆ ئەم مۆبایلە بکەین و پێشتریش بۆ مۆبایلی ئێکسپێنس پێداچوونەوەمان کردووە و لیnkەکەشمان لە دیسکریپشن داناوە دەتوانن سەیری بکەن. بۆ ئەم ڕۆژە مۆبایلی ئێکسپێنس پرۆیەمان لایە بۆ پێداچوونەوەیشی تەواو بۆ مۆبایلە بکەین و سەرەتاش بە خێرایی لە کارتۆن دەرێنانی مۆبایلەکە دەست پێ دەکەین. ئەگەر کارتۆنی مۆبایلەکەمان بکەینەوە لە بەشی سەرەوەماندا بۆکسێکی زەرد هەیە، لە نێو بۆکسەکەدا ڕێبەری بەکارهێنانمان هەیە و هەروەها کەڤەرێکمان هەیە کە پارێزگاری لە مۆبایلەکە دەکات و لە بەشی ژێر ئەمەشدا مۆبایلەکەمان هەیە کە لە نێو نایلۆنێکدا دانراوە و کۆمەڵێک تایبەتمەندی بە شێوەیەکی کورتکراوە لەسەر نایلۆنەکە نووسراوە و هەروەها لە بەشی ژێرەوەماندا بارگاویکەرەوەیەکی 67 واتمان هەیە کە توانای بارگاویکردنەوەی ئەم مۆبایلە 67 واتە و دواتریش دێنە سەر باسی گشت تایبەتمەندەکانی ئەم بارگاویکەرەوە و هەروەها کێبڵەکی جۆری تایپ سیشمان هەیە کە بۆ بارگاویکردنەوە بەکاردێت. با ئێستا لە نایلۆنەکە دەریبێنین و ئەگەر سەرتاش لە دیزایانی مۆبایلەکە دەست پێ بکەین. مۆبایلەکەمان لە بەشی پێشەوەدا خاوەنی ڕوونمایەکی جۆری فلاتەوە ڕەشێنەی چاڵی ڕوونما کە کامێرا سەلفەکەیەتی لە نێوەندی شاشەکە لە بەشی سەرەوە جێگیر کراوە و لە بەشی لاتەنیشتەکانی مۆبایلەکەمان شێوەی تەختەوە. لە بەشی پشتەوەشماندا بە هەمان شێوەی پۆکۆ ئێکسپێنس مۆبایلەکەمان لا کێشەیەکەیە کە لە ژێرەوە نووسراوە پۆکۆوە سێدانە کامێرا هەیە لەگەڵ فلاشێک و ئەگەر سەرنج بدەینە بەشی لاکانی مۆبایلەکەمان شێوە تەختەوە تا بوونی دوگمەی پاوەرە کە پەنجەمۆری مۆبایلەکەشی لەسەر جێگیر کراوە و هەروەها دوگمەی دەنگ زیادکردن و دەنگ کەمکردنمان هەیە. ئەگەر سەرنج بدەینە بەشی سەرەوەی مۆبایلەکەمان IR دەبینین کە بۆ کۆنتڕۆلکردنی ئامێرە ئەلکترۆنیەکان بەکاردێت و هەروەها بوونی مایکێکە و هەروەها بڵندگۆیەکی ستریۆ دەبینین. لە تەنیش بڵندگۆکەش بە خۆشحاڵیەوە دەرچەی AUX-مان هەیە کە بە هێدفۆن جاک ناسراوە و لە بەشی لاچەپی مۆبایلەکەمان هیچ دەرچەیەک بوونی نییە و لە بەشی ژێرەوەشدا دەرچەی سیمکارتمان هەیە و لە تەنیش دەرچەی سیمکارت مایکێک بوونی هەیە و شوێنی بارگایی بوونەوە لە جۆری تایپسی و هەروەها بڵندگۆیەکی ستریۆ. مۆبایلەکەمان کێشێکی زۆر سوچی هەیە کە کێشەکەی تەنها 181 گرامە و ئەستوری مۆبایلەکەمان 8 میلیمەترە. ئەوەی جێگەی دڵخۆشیە مۆبایلەکەمان پشتگیری لە بڕوانامەی IP53 دەکات بۆ بەرگریکردن لە ئاو و تۆست و هەروەها بڵندگۆی ستریۆی هەیە و دوانە بڵندگۆی ستریۆ دەتوانین بڵین کە پشتگیری لە تایبەتمەندی دۆڵبی ئاتمۆسیش دەکات. ئەوەی بینیتان بە شێوەیەکی گشتی باسی دیزایانی مۆبایلەکەمان بوو. ئێستا ئەگەر بینە سەر باسی گشت تایبەتمەندەکانی مۆبایلەکەەوە لە سەرەتادا لە ڕوونمای مۆبایلەکەمان دەست پێ دەکەین. ڕوونمای مۆبایلەکەمان وەکو پێشتریش باسمان کرد شێوەی فلاتە و تەختە و ڕوونماکەمان بە قەبارەی 6.67 ئینجە لە جۆری ئەمۆلید بە ڕوونی فول HD+ و هەروەها چڕی پێکسلەکانیشی 395 ppi و ڕەشێنی چاڵی ڕوونما لە ناوەڕاستی مۆبایلەکەمان کە کامێرا سەلفەکەیەتی جێگیر کراوە و هەروەها توانای نوێبوونەوەی ڕوونمای مۆبایلەکەمان 120 هێرتزەوە و تێکڕای وەڵامدانەوەی سەری پەنجەشی 240 هێرتزە و ئەو پەڕی ڕووناچی ڕوونماکەمان لەبەر تیشی خۆر دەگاتە 900 نیتز و ڕوونماکەمان 1920 هێرتزە بۆ لەناوبردنی تیشکە زیانبەخشەکان و ئەمەش وا دەکات کە ڕوونماکەمان لە کاتی بەکارهێنان هیچ تیشکێکی زیانبەخش لە ڕوونماکە دەرنەچێت و پارێزگاری لە چاوەکانمان بکات و بە خۆشحاڵیەوە ڕوونماکەمان ڕووپۆش کراوە بە چینی گۆرەلاگلاسینەوەی پێنجەم کە دژە ئاشکان و دژە ڕۆشانە.
هەرچی دەربارەی چارەسەرکەری ئەم مۆبایلەیە چارەسەرکەری ئەم مۆبایلە پێکاتوە لە سنابدراگۆنی 778G کە بەڕایاڵی 5G کار دەکاتوە و یەکەی ڕێخەری گرافیکەکەشی ئەدرینۆ 642 و جۆری ڕامەکەشی لە جۆری LPDDR4X و هەروها جۆری بیرگەکەشی UFS 2.2 و خۆشبەختانە لە نێویدا سیستەمێکی ساردکەرەوە جێگیر کراوە و ئێمە مۆبایلەکەمان بەکارهێنا بۆ یاری PUBG مۆبایل کابل بە خۆشحاڵیەوە ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات کە توانایەکی باشی هەیە بۆ یاریکردن و ئێمە یاری PUBG مۆبایلمان لەسەر تاقی کردەوە کە پشتگیری لە گرافیکی سموز ئەکستریم دەکات کە لەوانەیە لە نوێکاری داهاتووی PUBG بژاردەی 90 FPSیش بۆ مۆبایلەکە زیاد بێت و ئەوەی جێگەی خۆشحاڵیشە مۆبایلەکە لە نێویدا مۆدێکی تایبەت بە یاریکردن جێگیر کراوە کە ئەمە ژوا دەکات کە مۆبایلەکە بەرزترین ئاز لە کاتی یاریکردن پێشکەش بکات. ئەگەر ئێستا بینە سەر بەشێکی تری گرنگ لە مۆبایلەکەمان کە ئەویش بەشی کامێراکەیەتی لە بەشی پشتەوەدا مۆبایلەکەمان خاوەندارەتی لە سیانە کامێرا دەکات کە سەرچەکەی 108 مگاپیکسلە بە هەستەوەری ISO و کامێرای دۆمان بەڕوونی 2 مگاپیکسلە بۆ وێنەی ماکرۆکە دەتوانین وێنەی تەنی وردی پێ بگرین و کامێرای سێمیشمان 8 مگاپیکسلە بۆ گۆشە فراوان. ئەوەی جێگەی خۆشحاڵیە مۆبایلەکەمان کۆمەڵێک تایبەتمەندی ناوازای تێدا بۆ وێنەگرتن و هەروها بۆ ڤیدیۆ و ئێمە تاقیکردنەوەی تاوامان پێکرد بۆ وێنەگرتن لە گۆشە فراوان و هەروها لە 1X و 2X 6X 10X و ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات بۆ کامێرا و هەروها پۆرترێتیشمان پێگرت وێنەی پۆرترێت هەم بە سێلفی و هەم بە کامێرای دواوە کە ئەویش ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات. هەرچی دەربارەی تایبەتمەندێکی تری گرنگەیە کە لە کامێرای ئەم مۆبایلەدا هەیە ئەویش بوونی مۆدێکی تایبەت بە گرتنی ڤیدیۆیە کە ئەویش پێدەوترێت ڤلۆگ کە ئێمەش ڤلۆگێکمان پێگرتووە و ئێستاش دەیبینن کە شتێکی زۆر ناوازەیە و ئێستا دەتوانن سەیری بکەن. هەرچی دەربارەی گرتە ڤیدیۆیە لە مۆبایلەدا مۆبایلەکەمان دەتوانێت گرتە ڤیدیۆ تۆمات بکات بە 4K 30 فریم لە چرکەیەکدا. ئێستا ئەگەر بینە سەر باسی کامێرا سێلفیەکەی کامێرا سێلفیەکەشمان بە ڕوونی 16 مگاپیکسلە و بە هەمان شێوە وێنەی سێلفیمان پێگرتووە هەم بە کامێرای ئاسایی و هەم بە پۆرترێت کە ئەویش ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات و دەتوانین بڵێن خراپ نییە بۆ مۆبایلێکی ئازمام ناون کە کامێراکەی لەم ئاستەدا بێت. ئەوەی جێگەی خۆشحاڵی مۆبایلەکەمان خاوەندارێتی لە نوێترین ڕووکاری بەکارهێنەرانی شاومی دەکات کەوێژ MIUI 4دەیە کە تایبەتە بە پۆکۆ و بنسینەکراوە لەسەر ئەندرۆیدی 12 و هەروە هەرچی دەربارەی پاتری مۆبایلەکەمانە مۆبایلەکەمان خاوەندارێتی لە پاترێکی 5000 ملی ئەمپێری دەکات بە توانای بارگایبوونەوەی 67 وات و توانای بارگایبوونەوەی پێچەوانەشیە بە توانای 5 وات و خۆشبەختانە بارگاویکەرەوەی 67 وات لە نێو کارتۆنەکەی بەردەست خراوە. هەرچی دەربارەی ڕەنگەکانی ئەم مۆبایلەیە ڕەنگەکانی ئەم مۆبایلەمان پێکاتوە لە ڕەنجی شین و هەروها ڕەنجی ڕەش و ڕەنجی زەرد و ئەوەی دەربارەی نرخەکەیەتی پێشەوەی بچینە سەر نرخەکەی بیرتان نەچێت بریکاری فەرمی
بەرهەمەکانی پۆکۆ بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان کۆمپانیای ئایتی لۆبی و کۆمپانیای BCI تکایە لە کاتی کڕینی بەرهەمەکانی پۆکۆ ئاگادار بن ئەگەر ستیکەری کۆمپانیای ئایتی لۆبی یاخۆ ستیکەری کۆمپانیای BCI لەسەر بەرهەمەکان نەبوو لە هیچ جۆرێک مەیکڕن بۆ ئەوەی تووشی کێشە نەبن لە داهاتوودا. هەرچی دەربارەی نرخی مۆبایلێ نرخی مۆبایلەکەمان بۆ ڕامی 8 گیگابایت و بیرگەی 256 گیگابایت 289 دلاری ئەمریکیە بە گرنتی 18 مانگی کۆمپانیای ئایتی لۆبی و کۆمپانیای BCI. پێشەوەی بە کۆتایی بە ڤیدیۆکە بینیت کە سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن و هەروەها زەنگوڵەکەش چالاک بکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆی نوێ ئاگەنامەی چەناڵەکەمان بێەوەی خۆشەویست بگات و لایک و شێری ڤیدیۆکانمان بکەن بۆی زۆرترین کەس سوودی لێ ببینێت تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەست پێدین و خواتان لەگەڵ.